بینەران و بیسەرانی خۆشەویست سڵاوتان لێبێ خۆشحاڵین لە ئەڵلقەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵەوەی بەڕێزداین لە بەرنامەیەم جارەشدا درێژە بە گفتوگۆکەمان دەدەین لەگەڵ دکتۆر حوسێنی خەلەقی نووسەر و ئایناس و لێکۆڵەر و هەروەها ئەندامی پێشووی کۆمیتەی ناوەندی حیزبی دیموکراتی کوردستانی ئێران. کاک دکتۆر بەخێر بێتەوە بەرنامەکەمان. باس بۆ ئێوە و هاوکارەکانتان. دکتۆر تۆ چەند جارێک ئێوە لەلایەن بڵێن ڕژێمی ئێرانەوە یاخود لەلایەن هەندێک کاربەدەستی حکوومەتی ئێرانەوە چەند پۆستێکیان بۆ پێشنیار کردی وەکۆی کە بی بە پارێزگاری سنا وەکو ئەوەی کە پێشنیاریان پێکردی ئەگەر بیدویستایە بۆ سەرۆکی زانکۆ بۆچی ئەمانە ڕەت کردەوە تۆ؟ کاتێک کە من لە تەورێز بووم حکوومەتی مەرحوم بازرگان بوو، حکوومەتی یاخوندی نەبوو، حکوومەتی جەبهەی میلی یا بەرەی نەتەوەیی ئێران بوو. ئەو شتانەی ئەو داوخوازانەی کە ئێمە وەکو کورددا بوومان بەو حکوومەتە ئەوان ئاوا تعبیریان کردبووە و کە بەرپرسانی ناوچە کوردنشینەکان لە کورد بێت و لە بیرروڕای ئەوانیشا کورد یانێ کوردستان یانێ سنە ئوستانی یانێ ستانی کوردستان بیریان کردووە و کە کێ بکەنە پارێزگای سنە یا با بڵێن ئوستانی کوردستان منیان هەڵبژارد بوو. ئەوان بۆ خۆیان من ئاگام لە هیچێ نەبوو. برادەرێکم مامۆستای زانکۆ بوو دکتۆر سەبری هادووتی دکتۆر ئایەتوڵا سەنگلەجی لە تەورێز بانگت دەکا من 7 ساڵ لەوێ بووم ئایەتوڵا سەنگلەجیم هەر نەدی بوو. منیشتم ئایەتوڵا سەنگلەجی کاری چێ بە من وتی بە ئەڕۆین بۆ لای بزانین بۆ چیە. ئەو بۆ خۆی لە بەرەی میلیا بوو لە جەبهەی میلیا بوو. چوون بۆ لای وتی دکتۆر تۆ ئەبێ بڕی بۆ تاران دەگەڵ دکتۆر فروهەر وەزیری کار پەیوەندی بگری کاریان پێتە حکوومەت کاری بەتوێ. شتم من کارێکم بە حکوومەت دێ من مامۆستای زانکۆ بۆ خۆم لێرە دەرسەڵێمەوە لە تەورێز و کارێکم نییە وتی داوایان کردووی دەبێ بڕۆی باش دەگەڵ دکتۆر سەبری بە یەکەوە چوین چاومان بە مەرحوم فروهەر کەوت. فروهەر وتی دکتۆر هەیئەت وەزیران بڕیاریان داوە تۆ بکەنە محافزی سنە. منی شتم باشە من حازرم گسک بدەم لە شەقامەکانی کوردستانە خزمەت بە میلەتەکەم کەم بەڵام ئێمە داوخوازێکمان هەیە لەو حکوومەتە تازە با داوخوازەکانی ئێمە قبولکەن کە من چوومەوە بڵێن بە خەڵکی سنە هەر ئەمە کە کوردی قساکەم ئیتر کافیە بۆ ئەوان چه ئیمتیازێکی هەیە فارسێ زڵمیان لێ بکە یا کوردێ زڵمیان لێ بکە فارسێ حەقەکەیان خوا یا کوردێت ئێوە ئوسولی خودموختاری ئوسولی ڕیشەی خودموختاریەکە قبولکەن بیدەن بە من تا من بچم لە تەلەڤیزیۆنی سنەوە بڵێم خەڵکی سنە ئەمن کوردم لە خۆتانم کوڕی ئێوەم هاتووم ئەوەیشە دەستکەوتمە بۆ کوردستان. وتیان ئاخرەوە نابێت دەبێت شۆرای ئینقیلاب قبولی کاوت منیش نایکەم. وتی لەگەڵ دکتۆر سەنجابی قسە بکە. دکتۆر سەنجابی وەزیری دەرەوە بوو کوردە خەڵکی کرماشان لە سەنجاویەکانی کرماشانە ڕابردوویش پەیوەندیمان بوو بە یەکەوە یەکترمانە ناسی. تەلەفۆنی بۆ کرد دکتۆر فروهەر تەلەفۆنی بۆ کرد وتی خەلیقی وتم بەڵێ کوتی بڕۆ کوردستان ئیدارەکە بۆمە. میشتم ئەو بە فارسی قسەیە کرد من بە کوردی وتم مامۆستا خودموختاریەکە قبولکەن هەر ئەو پێشنیارەکە باسم کرد. وتی آخر باشە یەکێ لە بەندەکانی خودموختاری نووسین و خوێندنە بە زبانی کوردی 5 لەهجەی هەیە چۆن بە کام لەهجە ئاخوێنی تۆ نووسی. ئەمنیشتم دکتۆر گیان فارسی 26 لەهجەی هەیە و ڕۆژنامەی کەیهان و ئیتیلاعات دەرەچی هەموو لێ حاڵیە بن. ئێمە 5مان هەیە مشکلەیەکی زۆرمان نییە. دوای ماوەیەکی یەکێک لەوانە یا تێکەڵاوێ لەوانە بێتە زبانی ڕسمی خەڵکی کوردستان. مشکلەی تۆ نییە مشکلەی ئەدیبانی کوردە خۆی چارەسەریەکە. وتی آخر ئەو داخوازێتەوە بۆ ئێمە وەکو هەیەت وەزیران قابل قبول نییە ئەبێ شۆرای ئینقیلاب بڕیاری لەسەر بدا. منیش وتم دێ منیش ئوستادی دانشگاکەم بە وەزارەتەکەی تۆ ناگۆڕمە
خوا حافظ بەجێم هێشت چوومەوە بەڵێ قبولم نەکرد لە عینی کاتا کۆمەڵە زانیویان کۆمەڵە لە سنە بەڵێ شەی سدیق تەلەفۆنی بۆ کردم وتی نەبیتە ئۆستاندار ئێمە لە بەرامبەر یا ڕاوەستینە وەختە تۆ ئۆستانداربی بۆ ئێمە بڕێت دژوارە سەختە نەیکەی قبوڵی نەکەی وتم باش قبولم نەکرد دیارە زووتر قبولم نەکرد بوو بەڵام ئەویش تاکیدی لەسەر کرد وتی قبول دژایەتیان نەکردی کۆمەڵە لەسەرەوە نەهید من دژایەتی ئەو سیستەمەیانە کرد سیستمی دەسەڵاتدارەتی لە سنە وتی تۆ ئەبیتە مەسئولی کوردستان ئەو جار ئێمە ناچارین لەگەڵ تۆ بەرەو ڕووبین حەز ناکەین لەگەڵ تۆ بەرەو ڕووبین تۆمەیەکە با یەکێتر بیکە ئەوە پێشترە کە وتویانە ئەگەر تۆ قبوڵی بکەی ئێمەش دژایەتی دەکەین وڵێ نەما نەدژایەتی سەربەهینی سەر بە کاگەحمەدی وەکو شەخص نە ئەی بۆچی نیان وەکوکە ئێمەش تەڵاسین وەکو قەوارەی دەسەڵاتدارەتی لە کوردستانە ئەمە مەسەلەن من بە فروهەرم وتم سبەیلێ خەڵک داوای نانەکات تێت ئەڕژێتە شەقامەکان ڕێپێوانەکان وەزارەتی ناوخۆ دەستور بە منەدا دەڵێ بە سەربازخانە بڵێ سەرباز بێرن تەقە لەو خەڵکە بکەن یعنی من نەبێ خەڵکەکە خۆم بکوشم من کاری وانەکە ئەوە هەرەو جارەیە کە لەگەڵ فروهەرە دەمەقاڵەیەکتانە بێ یا جاری ترە بۆچی زۆر لەگەڵ کیا لەگەڵ فروهەر جاری یەکەم بوو جاری یەکەم بوو بەڵێ جاری دووەمیش ئەو کاتە کە موفتیزادە دەسەڵاتداری محافزی سنە بوو و پیان وا بوو پیان وتو هەموو شتێکە دەین بە تۆ خۆت مختاری ئیسلامی ئەوە لە کۆبوونەوەیکا بەحسەکە درێژە باسێکی زۆرمان کردوتی تۆ بۆ وەرە قسەت بۆ بکەم بردم یە هۆدەیەک و برادێکی هادی مرادی ناو بوو جێگری بوو وتی با دوکتر خەلیقی بکەینە ئوستانداری سنە تۆ قبوڵیەکەی تا ئەلعان تەلەفۆنەکەم بۆ وەزیری ناوخۆ نامەکەت بۆ بنێرێ حکومەکەت بۆ بنێرێ بڕیارێ بۆ بدا وتی ئەوە ئاکەم وتم جارێ سەبرکە ئاوا نابێ ئیتر دواییش لەگەڵ مفتیزادە لەگەڵ جەماعەتەکەی ئەڵبەتە من مشکلەیەکەم بۆ پێشات ئەویش من تەفی بوو شکر نەبووی لە ئۆستاندار دکتۆر سنا بوو بە ناوەندی چاپەکان بە تایبەتی کۆمەڵێک حیزبی لێبوو وەکو پەیکار و ئەمانە کێشیان دروست دەکرد لە ناو خەڵکە بۆ خۆیان لە ناو خۆیانە کێشیان بۆ دروست دەبوو مەسەلە هەم کۆمەڵە هەم دموکرات هەم ئێمە گشتمان هەر کامە مەشغوڵی کارێ بووین پێش ئینقلاب و دوای ئینقلابیش هیچ پسپۆڕەیەکمان لە ئیدارەی وڵات و سیاسەت و یا وڵاتداری و یا بەڕێوەبەرایەتی ئەوە نەبوو و هەر کەسە بە سەریخەی خۆی بە بۆچوونی خۆی بە فکری خۆی پێخۆش بوو مەسەلەن دموکرات بە شێوەیە گەرەکی بۆ وڵات ئیدارە بکە نەوعی تەعامل لەگەڵ حکوومەتە بکە کۆمەڵە گەرەکی بوو بە دژایەتی لەگەڵ حکوومەت بڕیارەکانی خۆی یا بێری بۆچوونەکانی خۆی بەسەر کۆمەلگا بسەپێنێ کۆمەڵە نەختی تون بوو تون چەپ بوون نەختی تون بوو دموکرات نەختی شل بوو مەسەلەن وەختی بەرپرسێکی دموکرات دەهات داخاوت لە مەیدانێکی سنە دەیانون مەرگ بەر سازشکاریانی بە ئەوەی کە سازشەکە ئەوەی کە خۆی نزیکە کاتەوە بە دەسەڵاتەوە دکتۆر بۆچی باسیێواکرێ بە تایبەتی کۆمەڵە ئەڵێن حیزبی دیموکرات لە بۆکان هێرشی کردە سەر ڕێکخراوی پەیکار لێیاندان دەوێت ڕاستە بۆچی هۆکاری ئەوە چی بوو ینی ئەوان ئەڵێن دیموکرات تەحملی دیموکراتی ناکرد و ئێواڵێن چی لێرەدا دوو چت دەبێتە بەرچاو بگری یەکەم ئەوەیە کێ خۆی بەخاوەنی ئەو بەشە لە کوردستانە زانێ یا ئەو شارستانە ئازانێ کێ نفوزی هەیە کێ زۆربەیە بە دموکراسیش دووەم ئەوەیە ئەو کەسێک کە لەوەیە وەکو ڕێکخراوێک ڕەفتار و کردەوەکانی چۆنن چۆن مەعامەلاکە لەگەڵ خەڵکەکە و لەگەڵ ئەو جەماعەتا کە زۆربەی دەنگیان هەیە لە چونکە هەڵبژاردنەکەی سەرەتای پارلەمانی ئێران دەری خست کە دموکرات لە بۆکانە
لە پێشەوەی هەموو ڕێکخراوەکانی تر بەڵێ نوێنەرەکانی هەڵبژێدرا. باشە بەزەو بۆ مانایش نییە کە بێ زۆرینە ئاخچاوە نییە عەرزە دەکەم بەڵێ مەعاملەی کەمینە لەگەڵ زۆرینە دەبێت چۆن بێ. بەڵێ مەسەلەن زۆرینە دەسەڵاتی سیاسی ها بەدەسەوە دەیەوێت تەعامل کا شەرس نەکا مەسەلەن لەگەڵ جمهوری ئیسلامی بە شێوەیە پێک بێ بۆەوە وڵاتەکە وێران نەبێ ئەو دێهەوێ شەرکە ئەو دێهەوێ مەسەلەن دەڵێ من تەوجیهی ناکەم دیارە ئەو دیاردە من بۆ خۆم ئاگادارم لە نزیکەوە ئاگادارم کارێکی دزێو بوو کارێکی نادروست بوو بەڵام دەبێت ڕیشەکەی بدۆزێتەوەی خەسارناسی بکرێت دەبێت بزانانی ئینسان ڕیشەی ئەو شتە لەکوێ هاتووە مەزای ئەو ڕێکخراوە ڕێکخراوێکی چەپی ئاژاوە گێر بوو لە ڕاستیە مەبەستمەوە نییە مەزل کۆمەڵەت پشتیبانی لێ کرد لە ئاخریشەوە دەرکەوت سەهەند و ئەو ڕێکخراوانە و ئەوانە چیان بە کۆمەڵە کرد و چ ڕۆژگاری کۆمەڵەیە بەو گەشە کردوویە و بەو هەموو ڕووناکبیرەی تێدا بوو بەو هەموو ئینسانە فەداکار و خۆبەخشەی تێدا بوو ئاوا پشت و بڵاویان کردبەیەکە ئەوانە بوونە باعیسیەوە حتا دەخاڵەتیشیان لە شەڕەکەی دموکرات و کۆمەڵاوە کرد کۆمەڵایان هانەدا دژی دموکرات لەناو دموکراتیشە هەبوو شتی ئاوا یانێ ئەبێ ئەوانە ئەوە بکرێ ڕیشەی گرفتەکە بدۆزێتەوە نە هەروە ئەوە هەڵەیە ئەوە ناهەڵەیەوە شتیوان نابێت لە دنیا ڕووداوی ئەوە بەس ئەمەی کە جەنا بدەڵێ ڕەوایەتی دانە بە هێرشکردنە سەر و ڕێکخراوەیە من پێم دروست نەبوو پێ دروست نەبوو ئەیسەیش پێم دروست نییە بەڵام دەبێ بزانی بۆچی لەبەر چی چۆن بوو هۆیەکەی چی بوو ئیسێش پێم دروست نییە چەک لە حکوومەتی دموکراسیە گیر و گرفتی کۆمەڵایەتی چارەسەر ناکە نابێت دەست بۆ چەک ئەو ڕێکخراوە خەڵکی کوردیان نەبوو یا هەمویان لە ئێران و لە تاران ومانەوە تقریباً ئەکسەریەتی خارج لە کوردستان بەڵێ دوکتۆر ئەگەر تۆ ئێوە باسی سەرکردایەتی کورد بە هەمووی بە بڕوای تۆ ئەو هەڵانە چی بوون کە کران مەسەلەن هەڵەکرا لەلایەن سەرکردایەتی کوردەوە لە کاتی بڵێنەوەی ئینقلابی کە لە ئێران ڕوویدا هەڵەکرا شتێکی سروشتیە ئەوەی کە سیاسەتی دەزانی چەند کەسێکی معدود بوون لە پێشە وەختی حکوومەتێکی دیکتاتۆر بەسەر وڵاتێکا زاڵە جار ڕۆشن فکرە خەڵکی عادیە خەڵکی بازارە کرێکارە ئیمکانی بیرکردنەوە و گەشەکردن و پێکێنانی تشکیلاتێکی سیاسی نییە تا ڕوون ببێتەوە بارودۆخی دنیا بخێنێتەوە کادر پەروەردە بکرێ مەسەلەن شەڕی سنەکە سەپێنرا بەسەر ئێمە نەفرێکمان نەمانەزانی تەقە لە بە تفەنگ پێی حتا تفەنگیشمان بواە نەمانەزانی لەوانە بوو لولەکەی بنینە سینی خۆمانەوە نەمانەزانی نەمان کرد بوو ڕابردوومان نەبوو تەمرینمان نەبوو وڵاتداریمان نەکرد بوو ئیدارەی وڵاتمان بەدەست نەبوو لە کاتی خۆشیە وەکو کورد لە هیچ شوێنێکی ئەوە سەرکردەیەکی یا بەرپرسێکی سەرەکی لە ئیدارەیەکی کوردستانە کورد نەبوو لە ئازربایجان لە تورکە و لە فارسەوە ئەیان هێنا حتا ئیدارەیەکی بچووک بەڕێوەبردننی ئیدارەیەکی بچووکیش نەیانەدا بە کورد وەختێ تۆ نیتە ڕابردوود نییە تەمرینی نەکردووە شتێکە ڕۆخێ بەسەرتا دنیایەک دەوروبەرتی گرتووە ئەبێ چارەسەریکەی نازانی بەڕاستی ئێمە خام بووین من ناڵێم تاکوترا کەسانی هەبوون مەسەلەن لە ناو دموکراتە دکتۆر قاسملی و سیاسەتمەدار بوو بەڵام ماوەیەکی یەکجار زۆر لە ئێران دوور بوو بارودۆخ و گەشەکردنی ئێران و ئەو پەیوەندیانەی ئاگادار لێ نەبووکە لە دابوونەریتی دێهات و خەڵک و پەیوەندیە کۆمەڵایەتیەکان و ئەخلاقیاتی خەڵک و دوور بوو لەوانەوە بە سیاسەتی گشتی زانی بەڵام من بۆ خۆم مامۆستای زانکۆ بووم بە ئەندازەی منداڵێ ئەلفوبێ سیاستم نازانی حتا کاتی چوومە ناو حیزبی دموکراتیشەوە نەمەزانیم ئەبمە کادر یا ئەبمە پێشمەرگە یا چیمە ئەبمە چی ئاگام لە هیچ جا پرسیاری ئەوە لە یەکەم بۆچی بووی بە دیموکرات بەڵام شتێکی تر هەیە دکتۆر ئەویش هەر لە منتیقەی سنە و مەریوان بە تایبەتی
دروستکردنی سوپای ڕزگاری کوردستان ئەمانە کێ بوون کێ دروستی کردن چۆن دروست بوون یعنی هەر هەلومەرجەکە وای کرد کە ئەمانە دروست بن عرض بکەم شێ عوسمان بیارە بەڵێ لە دووڕۆ بوو دووڕۆی مەریوان بەڵێ ئەو وەختە لە عێراق هەڵات بوو هەر زمانی شایە لە زمانی شا لەگەڵ دام و دەستگای شا بەڵێ لەگەڵ ئەوان هەبوو ئەوان وەختی ئەچوو بۆ شوێنێ ئەفسەر و سەرباز و بەحافز و ئەوانە هەمیشە بە دوایەوە بوون و خەرجیانەدا و پارەیان پێدا و کۆمەکیان بەزە و میوانی ئەوێن بۆی میوانێکە با بێژین میوان بێ میوانێکی دەمڕاست بە هەرحاڵ کاتێککە ئینقلاب کرا دوو مەلای کورد ئەنێرێتە لای خۆمێنی بەڵێ شێ عوسمانی نێرێ بەڵێ 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 ئەڵێ ئێمە دایان ساڵە خزمەت بە ئیسلامەکەین و بە هەزاران علەما و زانای ئیسلامیمان پەروەردە کردووە و خادمی ئیسلامین و خادمی خەڵکین و ئەوانە ئەگەر ڕێگا بدا ئێمە هەر وەکو خۆمان چۆن جاران لێرە بووین بمێنینەوە خۆمینیش دەڵێ ئەگەر ئەوان خزمەتیان بە ئیسلام کردو و خادمی ئیسلام بوون و ڕاست بکەن لەگەڵ ئیسلامە و لە واقعا ڕۆڵەی ئیسلام بن منیش ناتوانم دەستدرێژی کەمە سەریان دووبارە هاتەوە بۆ باشوور لەوێ ئەکەونە بیری ئەوە سوپای ڕزگاری دروستکە کوڕەکانی شێخ عوسمان وەکو مادیح و فاتح و شێخ ڕیزوان و شێخ موختار و برای شێخ عوسمان شێخ موختار و ئەو جەماعەتە بە تایبەتی ڕیزوانی کوڕی شێخ موختار و ئەوانە کوڕی شێخ موحتەسەمی حیسامی بەناو شێخ عەبدوڵڵا جەماڵی کوڕی شێخ موحتەسەم هەموو ئەوانە شێخەکانی بیارە لە واقعا سەراجە دینیەکان سوپای ڕزگاریان پێکێن لە بۆشایی دەسەڵات و لە بۆشایی ئەمنیەتی وڵاتە سوپای ڕزگاری وەکو ڕێکخراوێک هاتە سنە بنکەی دانیا لە مەریوان داینیا لە کامیاران داینیا لەوێ داینیا و باو جۆرە سوپای ڕزگاری پێکات سوپای ڕزگاری نە ئەساسنامەی بوو نە بەرنامەی بوو نەکرد جۆرێک تۆڵە سندنەوە و جۆرێ خۆشڕەقسی بوو بۆ مخابەراتی عێراق بۆ ئەوەی کە ئێمە لە بەرامبەر ئێرانە و سپامان هەیە و چەکیان لێ وەرگرت و بەس ئەفرادەکانی خەڵکی ڕۆژهەڵات بوون ئەکسەریان هەورامی بوو ئامانجیان چی بوو عەرزەکەم بەرنامەیان نەبوو نە ئامانجیان بوو نە بەرنامەیان بوو نە شعوری سیاسیان بوو بزانن خەتی فکریەکەیان چۆنە نە ئەساسنامەیە نە بەرنامەیە بەڵێ بەس لەلایەنی چەکداریەوە بەهێز بوون ینی بەهێز بوون کۆمەڵێک مەسەلەن پایەگا و مەقەڕاتی ئێرانیەکانیان هیچیان نەکرد چۆن هیچیان باسی واکەن کە مەسەلەن هەندێک شوێنیان ڕزگار کردووە و مەسەلەن هیچیان ڕزگار نەکرد ینی شەڕیان نەکرد لەگەڵ زۆر کەم ئەگەر بۆ دەستکەوت مەسەل پاسکایەکیان لە گوندێکا 5-6 ژانداری تیابووی چەکیان کردوێ ئەوە بووە بەڵام ئەوە کە بڕۆن مەسەلەن معسکەرێ بگرن سەربازخانەیە بگرن یا ناوچەی ئازاد بکەن ئەو شتە نەبووە ئەو شتە لە حاڵێکا فەنچی باشیان بوو کوڕی زیرەکیشیان تیا بوو کوڕی شەرکەری باشیشیان تیا بوو بەڵام چونکە ئامانج نەبوو نەتیجەکەی بوو بەڵام خەڵک خۆشەویستن یا خەڵک فەرقەکە خەڵکی کوێ خەڵکی هەورامان بە حکمی ئەوە کوڕە شێخەکان لەوێ بوون و ئەوانە دەیان ساڵە و یا ئەتوانم بڵێم سەدان ساڵە لەگەڵ ئەو شێخانە ڕەفیق و دۆست و خزم و کەس و کار و بەزاری هەورامیدا ئاخاون و حرمەتیان هەیە و سۆفی و دەروێشیان هەیە و ئەوانە بەڵام کردیتە خوارەوە بەرەو لای سنە و کامیاران و کرماشان و بەرەو خوار نە سوپای ڕزگاری هیچ پەیوەندیەکی بە کاک ئەحمەدی موفتیزادەوە هەبوو وەکو پەیوەندی سیاسی نەممکنە وەکو نەفەرات چوو بێتن ئەویان کردێ بەڵام ئەوە بوو قەرار بوو کۆمەڵە و دموکرات لە سنە چەکیان کەن بەڵام بەیەکەوە بەڵام کۆمەڵە بێ ئەوە دموکرات بزانێت چوو چەکیانی کرد ئەو چەککردنە بۆچی چەکی کردن ینی
هۆکارێکی تایبەتی هەبوو خۆش نییە تۆ چەکت هەبێت و دەسەڵاتدارەتی کەی و من لە دەسەڵات بخەی پێم خۆش نییە ئەو جار بەرنامەیەکیشە نییە حیزبێکی سیاسیش نیت لەوێ دەڵێ چییە ئەوە بۆ چوونەکە منزورم شێوە بیرکردنەوەکە باشە بەڵام ئەڵێن کە گوایە کۆمەڵە ترساوە لەوەی کە نەفوسی ئەوان زیاب کات و یعنی کاریگەریان هەبێت لەسەر هەموو ڕێکخراوێ هەموو تاکێک کە خوازیاری دەسەڵاتە ترسی لە لایەنی دیکە هەیە کە دەسەڵاتەکەی کەم کاتەوە بۆیە زەڵمەکە بۆیە ستەمەکە بۆیە ئەشکەنجەیەدا ئەو شتێکی سروشتیە ئەسەن کۆمەلگا یانی ئەوە کەواتە پێ دوایە کۆمەڵە زوڵمی لە سوپای ڕزگاری کرد من ناڵێم زڵم حەقیان بوو ئەویان کرد بە بڕوایتەوە ینی حەقی ئەویان هەبوو کە ئەوانە چەک بکەن و حتا ئەڵێن فێڵیان لێکردوون لە دانیشتنی مەسەلەن خۆیانە بانگیان کردوون داوەتیان کردوون و لە پڕێکە هەم سەرکردەکانیان چەک کردوون بە هەرحاڵ الحەرب فنون شەر فەنە داوە ئەمە کۆمەڵە تەحملی ئەوانەیان نەبوو دموکراتیش نەیبوو بەڵام دموکرات بەو شێوە ئەو لە چەکردنەکە بەشدار نەبوو نە لەبەرەوە نەیەویست بەشدار بێ لەبەرەوە کۆمەڵە پێشدەستی کرد و ئەو کارەی کرد و ئەوانە دوایش لەگەڵ کۆمەڵە شەڕیان کرد بەربەرەکانی و شەهیدیدا کۆمەڵە لە بەرانبەریانەوە بەرامبەر سوپای ڕزگاری ئای چەند دەگەڵ ئای سوپای ڕزگاری دوای بوو بە کێشەش لە بین حیزب و کۆمەڵە تەقەیان لە یەک کرد و ئەندامی حیزب شەهید بوو لەو جەریانە و لەو تەقەکردنەوە یەکێک لە ڕێبەرانی سوپای ڕزگاری پەناهێنایە حیزب کۆمەڵە داوای لە حیزب کرد حیزب وتی ئەبێ بماندنەوە چەکیان بردووە و خەڵکیان کوشتووە و حیزب نەیدانەوە شیع عەبدوڵای حسامی عێراق دەستی هەبوو لەو دروستکردنەیە ئای تەبیعەتەن عێراق تەدارکیە کردت ئەی چەکی لەکوێ بووە شێخ عوسمان چەکی لەکوێ بوو بیدا بە 5,000 سوپای ڕزگاری ئەی مخابراتێکدا عێراقیدا ئەوەی کە تۆ بزانی دەوری پارتی هەبوو لەوەیە یا پەیوەندیەکیان هەبوو لەگەڵ سوپای ڕزگاریان نیان بوو پارتی لەکوێ بوو ئەو وەختە لەوێ نەبوو لەوێ نەوێنی کەواتە ئەوان دەستیان لە دروستکردنەوەیان نەبوو بەڵێ دکتۆر تۆ ئەو ماوەی کە ئەوەی کە لە سنە مامۆستا بووی ماوەیەک هەڵسوکەوتی حیزبەکان چۆن بوو لەگەڵ خەڵکە یعنی هەڵسوکەوتێکی باشیان هەبوو خەڵک خۆشیەویستن لە بینی خۆیانە تەبا بوون هەتا لە شارا بوون شرایەتێ ناهاتە پێشەوە کە ناتەباییەکەیان دەرکەوێ بەڵام ئەوە کە چوینە دەرەوە لە دەرەوە دەرکەوت کە ناتەبان بەڵام لە شارە مەجای دەرخستنی ناتەباییەکە نەبوو دکتۆر پشوویەگەین بەڵام دوایی باسیەوەکەین کە تۆ بۆچی بوویت بە دیموکرات و چۆن حیزبت هەڵبژان دووبارە سڵاو بە ڕێزان درێژە بە پەنجەم وەرەدەین لەگەڵ کاک دکتۆر حوسێنی حەلەقی کاک دکتۆر ئەمیست ئەو پرسیارە لێ بکەم بەڵام با بزانم بۆچی کۆمەڵە تویان بۆ خۆش ناویست تۆ کێشت لەگەڵ کۆمەڵایە چی بوو خۆ تۆ کێشەی من خۆ تۆ بەحسا بیر و باوەڕیشی تۆ زێر چەپ بوو من لەگەڵ کۆمەڵە هیچ کێشەیەکەم نەبوو ئەی ئەوان هەیان بوو ئیسەیش نیمە ئەی ئەوان ئەوانیش لەگەڵ منیانە نییە ئەو کاتاڵێم ئەو کاتە ئەو کاتەش کۆمەڵە کێشەی لەگەڵ منانە بووە نەبووە زۆر جارێکی بۆ نمونە ئەندامێکی کۆمەڵە خەڵکی گوندەکەی ئێمە بوو بەناو عارف مەولانایی لە گوندێک کابرایەکی کردو کەەوە جاشە و بەستوی بە تەختەیەکەوە بە تەختێکی ئاسنینەوە باوکەکەی هات بۆ لای بابم وتی مامۆستا ئەوە جێیانی ئاوایە عارف مەولانایی ئەوەی کردووە ئەوەی کردو کۆمەڵە بوو یادی بە خێرشەی سدێق کەمانگەر کە ئامۆزا خۆم بوو تەلەفۆنم بۆ کردوتم سدێق کاری وا هەیە وتی کاکە حوسێن چتی وا نابێ وتم کاکە هەیە وتی هەر ئیمڕۆ خۆمە چم بزانم وتم بڕۆ بزانە چه خەبەرە چوو هاتە وتی قسەکەت ڕاست بووە کابرا مەرەخەس کردووە چووە تۆ پێشەوەی ببی بە دیموکرات ئەندامی هیچ حیزبێکی تر نەبووی تودەیەک شتێک ئەم لای ئەولا لەگەڵ هیچ حیزبێ پەیوەندیم نەبوو نەبووە
ئەی کەواتە چۆن بووی بە دیموکرات کاک حەسەنی ڕزگار ئەڵێ من کردوومە بە دیموکرات وتومە جابا ئەوەش بڵێ مەڵێ وتومە هەتا فریای خۆتکەوە ژینا پەڕووباڵە دەکەن کۆمەڵە جاعزەکە بەڵێ ئەمن کە لە سنە لە مانگرتنەکەی سنە و داستانی شەڕی سنە و ئەوانە پاسدارەکانمان کرد کە پاسدارەکان دەرکەن من دەورێکی زۆر کاریگەرم هەبوو هەتا حکوومەت کە داوای شتی لە منە کرد مەسەر دزمانە گرت ئەیان گوت کابرا سوێنی بە قورئانە خوارد دەیگوت من نەم کردووە کە شایەتمان بۆیە ناکردوویە ئەمگوت بە حکمی ئەو شتێک کە سوێنێ پێ خواردووە دەگەڵت مامەڵاکەن یانێ دەستە بڕینەوە فوری تەلەفۆنیانە کرد بۆ حکوومەت لەسەرەوەەوە دکتۆر خەریقی خەریکە فتووا بدا دەست بۆڕێتەوە فروهەر تەلەفۆنی بۆ کردم ئەیگوت دکتۆر چۆن دەسە بڕیتەوە کاکە حکوومەت ئیسلامیە ئەو جار کۆمەڵی چەوت کرێکار نابێت دەستی بۆڕیتەوە ناتوانێت دەربێرێ ئەمن لەو بەیناگیرم کردەوەی بیوڕە ئەمەی مێ بڕە کۆمەڵش حاکم بوو لە سنە بەهەرحاڵ خۆ من نەمە بڕی من ئەهلی ئەوە نەبوو من بیرێکی ترم بوو ئینسانێکی تر بوو بەڵام ئەوەندە نفوزم هەبوو لە ئوستانداری سنە لە محافزەی سنە لەو 22 ڕۆژی مانگرتنەی خەڵکی سنە و شاری سنە و هەموو ڕۆژێ قسەم بۆ خەڵکەکە کرد لە سەربازخانەی سنەوە بڕیاری کوشتنی من و کاک سدیقی ڕەحمەتی کەمانگەریاندا بوو ئێرانیەکان ئێرانیەکان بەڵێ کابرای سەرۆکی سەربازخانە کوردی بیجاریش بوو بڕیاری کوشتنی منیدا بوو کاتێ شەڕەکە دەستی پێکرد لە دوای ماوەیەکی شەڕ دەستی پێکرد تەبیعەتەن من بڕیاری کوشتنم هەیە چی یەکەم یا بێ بڕۆم بۆ تاران یا بێ بڕۆمە دەرەوە بڕۆمە فاکرێت و هەندە فیلجیبات بڕۆم خۆم بکەم بەو شاخ و دەوانە کێ هاوفکرمە کێ فکرم لەگەڵ یا زۆر نزیکترە کێ بە بۆچوونی خۆم نەتەوەی بیرەکاتەوە کە من کابرایەکی نیشتمانی بووم دموکرات ئەی پەنام بردە بەر حیزبی دموکرات دەوێ مەقەڕیان بۆ مەلا محەممەد جوانڕۆیی ئەبوو تارا فەرماندەی هێز بوو بریندار بوو داستانەکەی درێژە دوایی پێکەوت لەگەڵ حیزب هاتینە دەرەوە شارمان بەجێ چون شار 22 ڕۆژ شەڕ بوو وێران بوو بەیەکە بە هەزاران نەفەر کوژرا بە خۆمپارە لە سەعاتێکا 470 خۆمپارەیانەدا ناو شاری سنا ئەیتر ئێمە هاتینە دەرەوە دەورەی ساڵ و نیمێ لەگەڵ حیزب بووم جەولەمە کرد خزمەتمە کرد کاری قەزاوەت و دادگەریمە چەکدار بووی چەکم نەبوو چەکم نەبوو چەکم زبانەکەم بوو ئەیتر لەگەڵە پێشمەرگە و لەگەڵە و جەماعەتا چوین پێشمەرگیان پێدامە چوو لەو دێهاتە بە قازانجی شۆڕش قسەمە کرد و ئەوانە و کۆمەڵیش کە هاتبوونە دەرەوە لەگەڵ ئێمە ئەوانی شاتبوونە دەرەوە بەشێکیان شاگردم بوون شاگردی زانکۆ بوون دەیانگوت مامۆستا باشە تۆ بۆ لەگەڵ دموکراتی بۆ لەگەڵ ئێمەنی هاتین دانیشتین قسەمانە کرد پێکەوە پەیوەندیمان هەبوو بەڵام هەر نەوەی دۆردۆنگی لەبەر دموکرات و کۆمەڵە ئاویش هەر لەسەر دەسەڵاتی ئەو داروبەردە نەنەوتی کەرکووکی لەوێ بوو نە خەلیجی عەقەبە لە اختیارمانە بوو هیچیکی نەبوو بەڵام لەسەر داروبەردە هەرکە لەسەر یارگیری وەکو سۆفی دەروێش و قادری و نەخشیەکە بەهەرحاڵ ئەمە ساڵی چەندەکە تۆ بی بە ساڵی 1970 ئەوانەیە ئێتر ئێمە بنکەیەکی حیزبی بوو پیانەوە ئاژوان بنکەیەکی گەورە بوو کاک حەسەن ڕزگار بەرپرسی بوو هات بۆ سنە ماوەی لای من میوان بوو دوایی چوو لە تەنگی سەرت دەدەیەکا لەوێ دانیشت و ئەوانە و منی چۆ بۆ ئەوێ هەر ئەیوت بۆ نابیتە ئەندامی حیزب ئەموو جارێ با بیری لێ بکەمەوە چون کاتێ من دکتۆر قاسم لەم ملاقات کرد ڕەحیم بەغدادی وتی تۆ بە ئەندامی حیزب من خۆشحاڵە بم دکتۆر وەرەقەیەکی خستە بەردەم تیکەی کاغەز وتی ها ناوەکەت بنووسن وتم دکتۆر من ئەساسنامەم خوێندووەتەوە دەڵێن حیزب کەسێک بە ئەندام وەرەگرێ دوو نەفەر شایەتی لەسەر بدەن کە ئینسانێکی کۆمەڵایەتیە و باشە و خراپ نییە وتی ڕاستە
بەڵام تۆ پێویست ناکات تۆ خەڵکت ناسن و هەموو کەسێت نەدو نەفەر هەزاران نەفەرت ناسن وتم دێ باشە ئەو ئەندامە حەقی هەیە حیزبێک متاڵعە بکە بخاتە ژێر لێکۆڵینەوە بزانێت بۆ وا بێ ببێتە ئەندامیانە وتی حەقی خۆیەتی هەر بۆیە نامەیەکی پێمدا نامەکەم لە یەکێک لەو بیرەوەریانە چاپ کردووە ئەوە لایەنگری حیزبە و بنکەکانی حیزبی یارمەتی بکەن کەوا بوو من کە چوومە دەرەوە لایەنگری حیزب بووم نامەیشم پێ بوو دوای چەکێکیشیان پێدا دیارە خۆت من شەڕمە کردو نە شەڕی بەڵامی تە چەکە ئینسانەبێ لە شوێنێکا تەقەیەکی لێکەن ممکنە منیش لە قۆناغەکەی ئەو فیشەکەی دەرکەمەوانە ئەتو چونکە من ئەهلی قەڵەم و کتێب بووم نە ئاهلی شەڕ و ئەوانە بەرحاڵ لەگەڵ کۆمەڵە کێشەیەک بوو کە حەسەنی ڕزگار لەوێ بۆ من کەوتمە بەینیان کە مەسەلەی کێشەکە چارەسەر ئەو عارف مەولاناییە کە باسم کرد کتم کابرای بەست و بە تەختەکەەوە و کاک سدیقی ڕەحمەتی نەجاتیدا چوون بۆ لای ئەو لەوێ مەسئول بوو وتم ڕۆڵێکیان بە ئەو شتە پێش لێک و چارەسەری کەنوەوانەوە هەڕەشەی کرد هەڕەشەی وتی ئەو کەسەکە ڕای کردووە پێشمەرگەیەکیان ڕای کردو بۆ ناو دیموکرات وتوی ئەوان و تویان چوەتە ناوی دێموکرات لە حاڵێکان نە چوو بوو خۆی تەسلیمی ڕژیم کرد بە حاڵە بوتویان وتی ئەگەر لە ژێر ئاپاکەی دکتۆر قاسملووی شابێ دەری تێرین ئەیکوشی ئەمریش بە کا حەسەنم وتم حەسەن شتێکی وا هەیە وتی بڕۆ پیان بێژە ئەوەڵەن لەلای ئێمە نیە دوو ئەمەن لای ئێمە بێ 200 پێشمەرگە دیفاعیلیەکە پەنای هێناوە پەنابەرە ئەیتر من چوومەوە لەگەڵ ئەوە بووە بەدەم قاڵەمان کەوتمە بیری ئەوە کە من ئیتر ناتوانم یا لە دەرەوە دەبێ نەمێنم یا ئەبێ خۆم ببمە ئەندامی حیزبێک چونکە بە تەک تۆ ناتوانی لە ناو شوڕشێکا لەو شاخ و دەوەنا گولەی وێڵ لێتەدا کەسێکت کوژێ کەسێ نییە دیفاع لێ بکە کەوتمە بیرەوە خۆ من ناتوانم بڕۆمەوە لای ڕژیم کەواتە بەو شێوەیە بڕیارەتدا بی بە ئەندامی حیزب بڕیارمدا بوو حەسەن چی بنووسم وتی ئەوانە بنووسم ئەیتر وتی یعنی ئەو ڕووداوانە بوو بەهۆی ئەوە کە من بیری لێ بکەمەوە بمە ئەندامی حیزب دکتۆر دوای ئەوەی کە بڵێن حیزبی دیموکرات خۆی ئاشکراکە بۆ یەکەمین جار لە مێژووی حیزبی دیموکراتە کۆنگرەیەکی گەورە بەستێت کاویش کۆنگرەی چوارە بە ئاشکرا کۆنگرەی چوار بوو بەڵێ کۆنگرەی چوار من بەشدار نەبووم ئەزانم بەڵام تۆ وەکو لایەنی مێژوویەکەی بۆچی لەوێ ئەو جوداییە دروست بوو بۆ جەماعەتی مامەغەنی ئەوانە جیابوونەوە ئەوە شتێکی سروشتیە جەماعەتێکە لەو کۆنگەرا بەشدار بوون کۆنە تودەیی بوون بەڵێ بیری تودەیستیان بوو نەوەی دژایەتی لەگەڵ دکتۆر قاسملوو و ئەوانەی کە سەر بە دکتۆر قاسملوو یا دکتۆر قاسملوویان خۆشەویست نەوەی دژایەتی هەبوو لە ژێرە یعنی ئەوانە چەپێکی دموکرات بوون کە فەرمانەکانیان یەکێوەکانی بلۆریان فەرمانی لە تودە وەرەگرت نە لە حیزبی دموکرات پیان وتو دکتۆر قاسملوو نابێ بە ئەندامی ڕێبەری حیزبی دموکرات دوێنێ لە مامۆستای زانکۆ بووە لە دەرەوە هاتووە تۆ 24 ساڵ لە زیندان بووی حەقی تۆیە تۆ بێ بیتە ئەندام 3 پلۆنۆم گیرا من کەوتمە بینیشیان هەر 3 پلۆنۆمەکە هەر دکتۆر قاسملوو هەڵبژێرە من چوون بۆ لای دکتۆر قاسملوو وتم غەنی ئەڵێ ئەگەر پلۆنۆم نەگرن یا کۆنفرانسی گشتی خۆ نەمەزانی کۆنفرانسی گشتی یانی چی پلۆنۆم یانی چی بەڵام ئەو قسەکەی ئەوم نەقڵە کرد ئەچوومە شاخ لە مەهابادەوە هاتمەوە کە بەشکو ئەو نێوانە تێک نەچێ ئەو یەکگرتوویە بمێنێ بەشێک لە خەڵکەکە ڕوو لە ڕژیم نەکەن بەشێ لە دێموکرات و ئەوانە ئاخری مامەغەنی وتی بڵێ ئەگەر کۆنفرانسی گشتی نەگرێ ئەمن نامەیەکی هەیە نامەکەی بڵاوەکەم مامەغەنی وتی ئەمنی چۆن بە دکتۆر قاسملوو دکتۆر قاسملوو وتیەوە کاغەزی سپی تۆ هەرچێکە نووسی من بنەکەی ئیمزاکەم لە هەر کوێ ئەڵێ پلنۆمەڵێ دووبارە ئەگرینەوە بە سکرتێر خەڵکەکە هەڵی بژێرێ با مامەغەنی بێ کۆنفرانسی گشتی دوای هەڕەشەکەی مامەغەنی دکتۆر قاسملوو ڕازی بوو
دەبەر هەڕەشەکە نەبوو لە پێشاوتی سپلینۆم بگرین بەڵێ دکتۆر قاسم دوو ڕازی بوو هاتمەوە بە مامەخەنیم وتم دکتۆر قاسم دوو ڕازیە بەڵێ وتی فێڵم لێەکە جەماعەت کووەکاتەوە فێڵم لێەکە بەناو ئەوە ئێمە توودەین و فلان و ئەوانە دووبارە باتەوە مەگیر پلنومی دووەمیش بەسراوە لێ دەیەکە بەناو برایمە بەڵێ لە پلنومی دووەمیشە مامەغەنی هەر نەبووە بەڵێ داوای کۆنفرانسی گشتی کرد ئەو جار من چوو دکتۆر بۆ پلنومی سەوەمیش حازر بوو بەڵێ بەڵام نەیکرد بۆ کۆنفرانسەکەیش هەر حازر بوو چوومەوە هەڕەشەی کردوتی ئەگەر نەیکان نامەیەکی هەیە بڵاو یەکەمەوە ئەو نامەیە چییە جاگوێ بگرن بەڵێ پەلەم دیەکە بێ قەزە باش وتی ئەوە بکە وتی نامەکە بڵاوەکەمەوە من هاتمەوە بە پەلە هەر ئەو ڕۆژە گەڕامەوە چوونەوەی شاخ و هاتمەوە مەهاباد کوڕێکی برادەرمان وتی جینایەتی دکتۆر قاسم ڕۆژنامەی مەردم ئۆرگانی حیزبی توودەی ئێران بەدەستیەوە بوو ئەو نامەیانە لەوێ چاپ کردو یعنی مامەخەنی بەر لەوە من بڕۆم بە دکتۆر قاسم و بڵێم شتێکی وایە نامەکەی نردوو بۆ تاران لە تاران دووسێ ڕۆژ نۆرەی هاتبوو هەفتەی جارێ ئەو ڕۆژنامە دەرەچوو ئەو نامە لە ڕۆژنامەکە بوو نامەکە ئەوە بوو کە دکتۆر نووسی بووی لە برادەرێک لە خۆیان ناوەکەیان کوژانوەوە ڕەحمانی کەریمی کە دوای کوژراش ئەوە سەنار کوشتی ناردبووی وتبووی بڕۆ لە یاخسەمەر لە سنووری حاجی ئۆمەران هێندێک چت هەیە دەراوسیەکان پێمانیاندا وەریگرن ئەمە نامەکە بوو ڕاستیەکان مەبەستی عراق بوو مەجوو ئەی مەبەستی کێ بوو مەبەستی عەرش بوو هەیچی دەوەختێ وەختی هیچ بزانم وتم باشیە مەبەستی لە ژێرەوە دەسەڵاتێکی تر هەبێ مەبەستمەوەیە ئەوەی کە سەرەدی ڕسوایی قاسم دوو بوو بە قسەی ئەو توودەیانە ئەو نامە بوو وە دەرکەوت مامەخەنی لەگەڵ منە درۆی کردووە نامەکەی هەفتەیە پێش نردووە بۆ تاران منیش ئیتر نەچوومە بۆ لای مامەخەنی چووم لە ئیدارەی ئەوقافە تەلەفۆنم لێ کرد شڕ و وڕیم بڕی بەیەکا و پرجنێوەم کرد پیاونیت بە شەرتی دروست ئەو گوایە من بۆ کوڕیشپیە بێژم کەومە بین و ئەو کێشە خۆشکەم و بۆەوە دژمن پێمان شاد نەبێ نەتیجەکەی بوو بەوە مامەخەنی دوایەوە کە چووە دەرەوە ماوەی لای پارتیەوە ماوە چووە ئاڵمان یەک دەبعە بووە ئەندامی مەکتەبی سیاسی توودە باشە لە کام کۆنفرانسا لە کام کۆنگەرە لە کام فلینۆما هەڵبژێرا بوو بە مەکتەبی سیاسی بەشداری کۆنگرەی کردی کۆنگرەی چوار وەکو بەشداریکردن بەشدار بوونەوەن ئەوان بەشدار بوون چون بەشدار بوون هێمن بوو فۆزیەی قازی بوو مامەغەنی بوو ئەحمەدی چی پێژن ئەوەی بانەیەکە ئەوەختە هەمەمینی سەراجیەوانی شتیا بوو سەراجیەوانە ئەوان هەڵ نەبژێرن کەریمی حسامی بوو ئەو بوو بەڵام کەریمی حیزبی بەجێ نەهێشت باشە ئەمانە کە جیابوونەوە یەکسەر هینیان کرد یەکسەر پەیوەندیان یعلانی حیزبێکی تریان کرد ئەعلامی حیزبێکی تریان کرد بەناو کۆنگەرە چواریەکان یەکسەر پەیوەندیان لەگەڵ ڕژیم کرد و پەیوەندیان لەگەڵ ئەو چریکی ئەکسەریەت کە بایدا بووەوە لەگەڵ ئەوانە و چوون لەگەڵ سپای پاسداران هێرشیان کرد بە مەناتیقەکە لە دەست کۆمەڵە و حیزبا بوون یعنی بەشداری چالاکیان کرد لە شەڕ بە دژی دیموکرات ئەی سەنار مامەدی بۆ ڕەحمان کەریمی کوشت سەنار ئەندامی حیزب بوو فەرماندەهێزی حیزب بوو بەڵام سەناریان فریبدا بوو کە بێتە لای ئەوان ڕەحمانی کەریمی فەرماندەی هێزی ئاوارە بوو هێزەکەی بردووە لای ئەوان یعنی خەڵک زۆر لەگەڵ یان ڕۆیشت خەڵکێک لەگەڵ یانە ڕۆیشت بوو بەڵام سەنار دوایی زانی کە شتەکە چییە ڕەحمانی یادام کرد ئەی دکتۆر هیچ هەوڵێک نەدرا مەسەلەن نەگاتە ئەوەی ئاش بنەوە یاچی داوای سکرتێریە کرد مامەغەنی فقط داوای سکرتێریە کرد ئەویش بە دنەی حیزبی توودە مامەغەنی هەبەوە نەبوو کە 23-24 ساڵ زیندانی بوو شعوری سیاسی بە ئەندازەی مناڵێ نەبوو
ئەی باشە تۆ لەسەر ئەوە ببی بە سکرتێر لەسەر ئەوە ببی بە سکرتێر ئەبێ ئاژاوەیەکی ئاوا بنیتەوە لە هەلومەرجێکی ئاوا لە شەرایەتێکا 1000 ساڵ جارێت شتێکی ئاوا دێتە پێشەوە بۆ کورد مۆری خۆی لە پێناسەی خۆی بداتەوە لەسەر سکرتێری ئاژاوەیەکی واگێڕی بەس دکتۆر ئەی کەسێکی وەکو مامهێ من ئەو کە هەموو شعور و شعر و هەموو شتێکی کوردایەتی لێ چۆڕا بۆچی لەگەڵەوە نابوو؟ مامهێ من بۆ خۆی ئەوەی کە من بیستومە نازانم ڕاستی دروستیەکەی وەکو شیعە ئەڵێ ڕاوی سونیە هەخر ئەگەر لە حەدیثێکە ڕاوی سونی بوو شیعە قبوڵی نییە بەهەرحاڵ ڕاوی سونی یا شیعەیە نازانم ئەوەی کە شایع بوو دەڵێ مامەکانیان مەست کردو نامەکەیان پێ ئیمزا کردو مامهێ منیان غەس ینی بە سەرخۆشی ئیمزای کردو بە سەرخۆشی ئیمزای بۆ خۆیشی کە زیندانی کرا کاتێک بەریاندا لە ناو سیارەیەکا بووین ئێمە هات بۆ دامەوتی دکتۆر ڕێگا دەدەی ئەم جاشە لەلاتەوە دانیشێ منیش وتم مامە کێ بە تۆ دەڵێ جاشە خۆی جاشە وتی حەزەکەم دانیشم بەلاتە وتم دێ فەرموو هاتینەوە من بۆ ناوخۆوە هاتمەوە ئەو وەختە لەوێ بووین لە ڕۆژهەڵات بووین لە دیەکا کیتکەی پێڵێن داماندا نان بخۆین وتی دکتۆر قەڕانێکم پێ نییە ئەگەر پارەت هەیە هێلکەڕۆنێکم بۆ بکڕ سیر لەوا بوو بەختی ئەو یار بوو 9000 تمەنی ئەو وەختم پێ بوو ئاوا کردمە وتم مامە نیوەی بۆ تۆ نیمەی بۆ من وتی قەڕانی هەڵ ناگرم فقەت هێلکەڕۆنێکم پێ بوو من لێرەدا بەسمە چم بۆ شیران هاوێت یەکەی خۆیان ئەوەی کە ماوەی لە زیندانی حیزبا بوو ئەیتر قەت بەبیری بۆچی گرتیان بۆچی گیرە مامهێ من بۆ ئەوا بۆ بگیرێ بۆ گیرا بوو ئەی لەبەرەوە بووە کۆنگەرەی 4 و دژی حیزب ڕاوستا ئەخە باشە بە شخصیەتێکی وا گەورە ینی بۆ تۆ بۆ بەرقلیانی کەلانە ڕۆنە لە من دەبێ کاکە سیاسەتێکی ململانیە دەسەڵاتە کەس قبول ناکە مشکلە تۆ بەرامبەر منەوە ئەوەستی با مامەغەنی بی با مامە هێمن بی با شاعری نەتەوەی بی ئەدگرم معلومە ئەدگرم چیەکە ئەو تەناو نەبوو فاروقی کەی خوسێوی گیرا بوو ئەو گیرا بوو سوکایەتی پێکرا لە زیندان پێی نەکرا هەتا تۆ بڵێ بە پێشمەرگە سوکایەتی بۆ پیاوە بکە کە حیزب ئەو کارەی ناکرد ئێمە سوکایەتیمان بە زیندانی سیاسی کە قاتڵی پێشمەرگەمان بوو ناکرد بۆ خۆم لە بەشی قەزاییە کارم کردووە لەوێ قەت سوکایەتیمان بە کەس نەکردو بە تایبەتی مامهێ من کێ سوکایەتی پێەکە مامهێ من پەشێمان نەبوو لەو ئیشەی کردی ئەوەی کە تۆ بیست بێسێت ئەچێتەوە شیلا ناوێ دەوێت دەسەکە بە بڕێز زەوی و زاریان بوو دەسەکە بە کشت و کاڵ و ئەوانە بۆ قسەیەکی خۆشیش بگێڕینەوە ڕۆژێکی چۆمێک لەبین زەویەکەی و دیەکە هەیە پای هەڵە خلیسکێ ڕانیشکێ مامەخەنی مامهێ من یا مامهێ من مەقەڕی کۆمەڵە لەوەیە بێ کۆمەڵەیەک ئەگرێتە کۆڵە و لە چەمەکە بیگەوێتەوە بۆ دێ لە ناوەڕاستی ئاوەکە دەڵێ ئۆخەی نەمردم سواری کۆمەڵەش بوو دەوێ شعری خۆی هەر گۆڵەکاوە ڕانێکی شکاوت دەڵێ تۆ هایدە کۆڵ منەوە هێشتا ئەو قسەی شەکەیە یان ئێمە بەستم ئەوەیە مامهێ من لەبەر کەسایەتی هۆنەریەکەی کۆمەڵەی احترامیەکرد حیزبی احترامیەگەر خەڵکی عادیش احترامیان مامە هیچی لەسەر حساب ناکرد دکتۆر کەسێکی تر کە مامەغەنی لە زیندانیش کێشەی لەگەڵی هەبوو عەزیزی یوسفیش و دکتۆر مەولەوی ئەمانە کێشەکار مەسەلەی قەومی بوون و چەپیەکە بوو یا مەسەلەی شێوە بیر و بۆچوونی نەتەوایەتی و ئەنتەرناسیۆنالیستی بوو مامەغەنی و ئەو کەسانەی کە سەر بە حیزبی تو دەبوون بە جۆرێتر بیری نەتەوایەتیانە کردووە و دکتۆر مەولەوی کورد بوو و نیشتمانی بوو ئەی تەبیعەتەن کێشەیان بۆ سازە بێت باشە کە دکتۆر مەولەوی بەر بوو بۆچی لەگەڵ حیزبا کاری نەکرد یعنی دکتۆر مەولەوی نزیک بۆ لە ئێران قەت دژایەتی حیزبی نەکرد و
ئیشیشی لەگەڵ نەکرد بەس لەگەڵ ئێرانیش بەو شێوە هێنی نەکرد کابرای بێتەرە بۆ خۆی دانیشت بوو کاری خۆیان کرد و ئەگەر باسی ئەوم بۆ بکەیت کە ئێوە لە دەرەوە بوون ئەو کاتە حیزب گرنگی بە ئەدەبیات و بە زمانی کوردی و ئەم شتانەدا یەکجار زۆر لە ئێمە ئەندامانی حیزب حتا پێشمەرگەی سادە و نەخوێندەوار فێری زمانی کوردی بوون بە خوێندن و نووسینەوە بەهۆی ئەوەوە کە حیزب احتیمامێکی زۆری بۆ شتادا هەموو نامەیە کە ئەنووسرا بۆ هەر شوێنیان نووسرا بە کوردی ئەنووسن لەبەرەوە حیزب خزمەتێکی زۆری کرد بۆ پەرەدان بە زبانی کوردی کاتێکیش کە کۆڕی پەروەردە بە پێشنیاری من دروست بوو لە دێهاتەکانە قوتابخانەمان هەن لە سنە و کرماشانەوە بگرە هەتا ئاگێتە سنووری باشوور مەدرسەماندانا قوتابخانەماندانا ئەو خەڵکە کە ئێمڕۆ فێری کوردین و ئەنووسن بەرهەمی ئەو زەحمەتەیە دکتۆر هەر حیزبە و بۆ خۆی بەرنامەی خوێندنی دانا یاخود مەسەلەن کۆمەڵەش ئێمە وەختێ کۆڕی پەروەردەمان دروست کرد و کتێبمان چاپ کرد و ئەو وەختە سازمانی فەتح کۆمەکمانی کرد کتێبی کوردی چاپکەین بهێنین بیدەین بە مناڵانی کورد و کتێبی سەرەتایی و ئەوانە و حتا دەورەی مام ناوەندی و حتا دەورەی زانکۆیش من پیشنیارە بە دکتۆر قاسم دوو کرد ئەیگوت تۆ ئیدئالیستی ئەمە هاینە حاڵ شەڕا و شتانە چۆنە بێ بەهەرحاڵ کردمان بوویش و نەتیجەیشیدا ئێسەیش هەر بەردەوامە کۆڕی پەروەردە دکتۆر جان لێرەیە کۆتایی بە مەڵقەی بەرنامەکەمان هێنین لە ئەڵقەی داهاتووشدا کۆمەڵێ بابەتی دیکەی گرنگ هەن کە تۆ لە نزیکەوە ئاگاداریانی قسە لەسەرەوانەژەکەین بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێواتی نەکۆتایی ئەڵقەیەم جارەمان پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم بەنزینتانەکەت بە ئاگری شەڕی ناوخۆیە دەیان جارە من بۆ خۆم تووشی کێشە بوون و حتا تا ئەو حەدە پیان و تۆ جاسووسی بۆ کۆمەڵاک ئێران هەندێک کۆمەڵکوژی کرد لە کوردستانە 59 لاوی کوردی لە مەهاباد شەهید کرد ڕێبەرایەتی شۆڕشی گەری کورد بەدەست مەلاو شێخ و دەرەبەگەو بووە ئیمڕۆ بەدەست کرێکارەوە ئێمە نوێنەرین ئەوانە مامۆساوتی لێگەڕێ کۆمەڵە ئەکسەریەتی سنەین دکتوری سنەیە نایگرن سنەی کاری بە سنەیە نیە بە پێکەنینەوە هیچ دەسەڵاتێکی باشوور ناتوانێت نقطە زەعفێکی چکۆڵە بدۆزێتەوە کە دێموکرات دۆستی حیزبی بەعز بووە